ئێمە پێویستیمان بە یەکێتی ڕیزەکانی گەلی کورد هەیە، پێویستیمان بەوە هەیە کە هەموو هێزەکانی کوردستان جگەورە و بچووکە ئاش ببنەوە، هەر بۆ یەکێتی نیشتمانی بانگەوازی ئاشبوونەوەی گشتی نێوان هەموو هێزەکانی کوردستانی بڵاو کردوێتەوە و هەوڵ بدات کە هەموو هێزەکانی کوردستان یەک بگرن لە گفتوگۆدا. سێی ئۆکتۆبەری ساڵی 2017 ئەو ڕۆژە بوو کە تیایدا سەرۆک مامجلال ماڵاوای کرد. بەوەش ئەوەندەی تر ساڵی 2017 بووە ناخۆشترین ساڵ لای هاوڵاتیان هەرێمی کوردستان و عێراق و ڕووی ئەو ساڵە هێندەی تر گرانتر بوو لای هاوڵاتیان. دوای بڵاوبوونەوەی هەواڵی ماڵئاواییکردنی سەرۆک مامجلال ئیتر دنیا ڕەشی پۆشی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ئەو کۆستە پرسەدار بوون، هەمووان ماتەمێنی دایگرتن. ساڵی 2017 ساڵی ئاوابوونی هیوای گەلێک بوو بۆ ئازادی و دیموکراسی و مافی مرۆڤ. بە ماڵئاواییکردنی سەرۆک مامجلال ئیدی دنیای سیاست بەرەو ئاقارێکی تر ڕۆیشت. ساڵی 2017 ساڵی لەدەستدانی حەکیمێک بوو کە زیاتر لە نیو سەدەی تەمەنی خۆی بۆ سیاست و مافی ڕەوای گەلەکەی تەرخان کردبوو. یادی ئەو بەڕێزە هەمیشە بە زیندوی دەمینێتەوە لە زاکیرەی هەموو کوردێک، لە زاکیرەی هەموو ئازادی خوازێک، لە زاکیرەی هەموو ئەو کەسانەی کە لە پێنا و دیموکراسیەت، لە پێنا و حقوق ئینسان، لە پێنا و ئەوانە کار دەکەن، ئەو زاکیرەیە بەخۆشی دەمێنێتەوە. ساڵی 2017 ساڵی ماڵئاواییکردنی کەسایەتیەک بوو کە جیهان هەمیشە لە پێشوازیدا بوو. هەرگیز سەرۆکی وڵاتان پێشی نەدەکەوتن. سەرۆکێک تا دواساتەکانی ژیانی بناغەیەک بوو بۆ ئاشتی و پێکەوە ژیان و دادپەروەری. ئەو هەمیشە لە سەنگەری خەبات و دیفاعدا بووە، هەمیشەش دەنگی ئازاد و ڕەخنە لەخۆگر بووە. مامجلال کاریزمایەکی بێوێنەی دنیای ئازادی و دیموکراسی بووە لە پێناو گەیشتن بەڕاستیەکان. هیچ لە ڕەخنە مەترسن، لە خۆتان گیرا، لە حیزبەکەتان گیرا، لە سەرکردەکەتان گیرا، لە سکرتێری گشتیتان گیرا. ڕەخنە خۆی لە خۆیدا شتێکی باشە، تەنانەت ئەگەر ڕەخنەکە ناڕاستیش بوو شتێکی باشە. ناڕاست بوو تێمان دەگەێنێ چ ناڕاستە، ڕاست بوو تێمان دەگەێنێت چ ڕاستە، چ پێویستە بیکەین، چ پێویستە لادەین، خۆمای لە لادەین، چ پێویستە بیگۆڕین و گەشەی پێ بدەین. Voice of the Kurdish section. Yeah. I'm yes, in Kurdish. Answering question? Perfect. برادر عزیز دیارە خۆ دەزانی کە نەتەوەی گرتوەکان لە کاتی سەدام حوسێنە زیاتر پشتیوانی سەدام حوسێن بوون هەتا ئێمە. لەسەر ئاستی جیهانیش مامجلال ژمارەیەکی گەورە بوو. کەسایەتیە سیاسیەکان هەموو کات وەک کەسێکی خەمخۆر بۆ گەل و وڵات سەیریان کردووە. لەیلازانە لە کاتی سەردانیکردنیدا بۆ سەر مەزاری مام وتی مامجلال کلیلی زێڕینی کردنەوەی دەرگای ئاشتی و دیموکراسی بووە. تجار وەک سەرەکی ڕێخستنێکی تەنێ تەرنەگەڕیا هەرتم وەکا مفتێکێکی گودەریە ئاشتیە گاوا تێگرتن ئێ دەمۆکراسیە تێگرتن ئێ جدابوونا ناو جوواکێ تێگرتن دبۆ مفتە و دەریە ئاشتی و ئازادی و دەمۆکراسیە ڤەدەکرد. مامجلال وەک ئەوەی ڕۆژنامەی فاینانشال تایمز لە کاتی ماڵاوایکردنیدا نووسی بووی، ماڵاوایکردنی سەرۆک تاڵەبانی لە ساتێکی یەکلاکەرەوەدا بووە بۆ کوردستان بەتایبەت دوای پرۆسەی ڕیفراندۆم. مامجلال ئەو تەمەنەی کە لە سیاسەتدا بەسەری برد هەمیشە لە خەم گەل و وڵات و بستێک خاشی کوردستاندا بووە، هەمیشە
قوربانی بەخۆی داوە لە پێناو گەل و وڵاتدا و بۆ ساتێکیش سازشی لەسەر خاکی کوردان نەکردووە. من طبعا بدل او قصيده كم هو بوش دي كم برا عرب كان تبقى كتسند بلاي اوانوا قدس مهمه او ندش بلاي امو كركوك مهمه دميو تبقى كقدس مسألة كر مسألة كدر مساو ميل ناكري كركوش مسألة كم مساو ميل ناكري دميو تبقى كتسند لاي اوان قدس مقدسه او ندش لاي اما كركوك مقدسه بو اويك هشيار ببنا وبرا عرب كان مان واتنجن كركوك مسألة بدو قصي خوش ويا بدو دسكوتي اولا دستي لي هذا جير مسألة قابلي دست لي هالقرتني يا اويك ما احمان لبستك خاطي كذبت شياي حمرينا واتا حمرين ما بيت سنوري خواروي كردستان دبيت بچويراي چاوي حمودا جبرائيل ساڵی 2007 تێپەڕی لە کۆتاییەکانیدا کەسایەتیەکی لەگەڵ خۆی برد کە هەرگیز و هەرگیز جێگەی پڕنابێتەوە. دوای سەرۆک مام جەلال ئیتر کوردستان و عێراق لە یەکترازانێکی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری ئەو تۆی بەخۆیەوە بینی کە چارەسەرکردنی تەنیا لای سەرۆک مام جەلالە. هەر بۆیە لە کاتی ئەو کۆسەدا دەریایەک فرمێزگڕژە بۆ سەرکردەیەک کە هەمیشە خەندەکانی چارەسەری کێشەکان بوون و هاوڵاتیانیش دەیانزانی چی لە هەگبەی شکۆی نیشیماندا بووە. بەوەش ساڵی 2007 بووە ساڵی ماڵاواییکردنی گەورەکان. هێمن قادر، کورسات نیوز. مام جلال دڵم دیانم بوو مامە جەلال هەردوو چاوم بوو مام جەلال هێزێنم بوو قوربانی ئەو ڕێز و حورمەتەوەم کە هەتا خورە تۆ بیلویلەی چای پێشمەرگەکان وی تۆ دڵ و ڕوحی کوردستان وی بە قوربانە بووم بەس نەمردووی هەرمایی کە مادام قەیری ئاواژیری هەرمایی بە قوربانە بووم قەت تۆ نەمردووی قەت نامری لە لای ئێمە